چوار بنزیخانە هەیە لە هەولێرە حکومی بەناو حکومی بەخوا بنزینەکەی زۆر خراپە بەس چونکە کەمی هەرزانە بۆ ئێمە باشترە بەخوازە بنزینێکرە فیلپەمپەکەی لە شوێن خۆیان نەبووتەوە بە پاڵ برتە فیلپەمپەکەی گۆڕی چوار بنزیخانە لە هەولێرە هەیە بۆ 40,000 سیارە یعنی ڕۆژی 10,000 سیارە بەخوا ڕۆژی 500 سیارە بەڕێ ناکە هەشتی بەیانیە کرێتەوە سعاتی 2 ساعت خۆیان تاخیرەکەن 12 دایەخن نازانم ئەگە بنزینەکە ئەفرۆشنەوە شتێترە وەڵای نازانم ئەخە بۆ 2 ساعت بنزیخانە 40,000 سیارە تەواو بێ بە چوار بنزیخانە بنزینەکەش کەمە ورەوە هیچ بنزینەکە وایە وەرە دروست نابوو کێشەی ئەومانە یان بنزیخانە زیاد بکرێ یان کاتەکەشی زیاد کرێ کاکە وڵا گرفتەکەەوەیە بەنزخانەکەی ناکەنەوە وەختەکەش گەلە درەنگە کە دەیکەنەوە خەرکەکەش هەمووی بەبەری ناکەویتن ئەگە چەند بەنزخانەك زیاد بکرێتن و وەختەکەش زیاد بکرێتن ئەو شەشەیە نابینێت سەرابڕی دەکرێت خەرکەکە پێڕاناگە مەسەلەن 6 ساعتەنە و بەنزخانە دەکەنەوە خەرکەکە پێڕاناگە نائیلاجە سەرابڕی دەکات